قوربانجان دەسۆش زۆر سپاس ئازێتە کێشە هەڵبەتە ئەو ئۆتۆمبیلانەی کە تاکسین لە کوردستانە ساڵی دروست بوون و با بڵین بە زمانە کوردەکە مۆدێلەکانیان مۆدیلی زۆر بەرزە بەڵام لە کوردستانە بە عەقڵی هەفتا و هەشتاکانی وڵاتە پێشکەوتوەکانی دنیا شۆفێریەکرێ واتە وەک زۆر شتی تر ڕواڵەتمان مۆدێلی بەرزە بەڵام عەقڵی کارکردنمان زۆر لە خوارەوەی بابەتی ئەم جارەی بەرنامەی دەروون مامەڵەی نادروستی شۆفێری تاکسیە لەگەڵ سەرنشینەکانیە هەڵبەتە ئەم بابەتە لە دوو ڕیانە ڕێک بەرەڵاکردنی حکوومەت ویلایەنی پەیوەندیدار کە سێبەرێکی دروست نەکردووە سێبەرێکی یاسایی دروست نەکردووە کە ئەم شۆفێرانەی تیا کۆبێتەوە ڕێیەکیشیان خودی شۆفێری تاکسیەکانە کە هەندێکی لە بێ ئیشیا بێ بە شۆفێری تاکسی هەندێکی بۆ مەرامێکی سیاسی و ئەمنی ئەبێ بە تاکسی شۆفێری تاکسی هەندێک شۆفێری تاکسی خەریکی ئیشی ترن و لەم بەینە هاونیشتیمانیەک خانمێک ئەبێتە قوربانی ئەم یاری و ئەم بەرەڵایەی کە لەم سێکتەرا هەیە لە کوردستانە منەمەوێ وامان کرد کە لە بریەوەی ئێمە بچینە سەرجادە و بچینە زۆنی تاکسیەکانەوە تاکسیەکانمان هێنایەوەتە زۆنی خۆمانەوە لە جەناب دەپرسم قوربان سڵاو لێ بێت سڵاو لێ بێ کاک دەرون ئەحواڵە من مایکەکە بۆ گرم خەمە نەبێ دەستخۆش تۆ بۆ بووی بە شۆفێری تاکسی وڵای لە بێ ئیشیان و لە بێ کاسبی باش ئەوە کاسبی تاکە هۆکار کە تۆ ئەم تاکسیە لێخوڕی ینی تاکە مەرجی حکوومەت چییە؟ وڵی مەرجی حکوومەت چییە؟ ئێستامە و کارتانەمان دەرینە ئەو لێزگە سوورانە لێدەن بۆی تاکسی زیاتر واز لە بابەتە ئیداریەکە بێنە هیچ مەسەلەن کۆرسێکی خوێنووە هیچ دەورەیەک هیچ شتێکی بینیوە بەس ئیجازەی هەمومی هەیە تەواو بەس ئیجازەیەکی عمومی گشتی و لە جیرفان نابێ و تۆ شۆفێری تاکسیت ئیتر خۆت و خۆی خۆ و سەرنشینی لەگەڵ تا سوارە بێ ئیتر خۆت و ئەخلاقی خۆت چۆن چۆنی مامەڵی لەگەڵاکەی وایە خۆشتانەوە ناڕاستین لە مەسەلەن بۆ نموناگەر لایەنی پەیوەندیدارەگەر حکوومەت بڵێ لە بری ئەم تیشێرتە مەغاویری لەبەرێ کردووەڵی هێزی ئەمنی وشتی مەسەلەن کراس و پانتۆڵێک بێ لەبەری ناکەی بەدی وەنیە بڵێ بە دڵنیای لەبەری دەکەی بەس شتەکە پێویست نیە هەر شمەکەک بی هەر شتێک بە احتیاطیە ئێوە ئەیکەن بەڵام کەسێک نییە ڕێنمایتان هیچ شتێک نییە دەستخۆش پیاوێکی بەڕێز بە تەمەن لە پشتەوەی حەزەکەم بچمە لای ئەو قوربان سڵاو لێ بێ جارڕێک وەستانەکەشێ ئەها ئاوا چاوەڕی نەفەرەکەی ئاوا کردووە قوربان سڵاو لێ بێ چەند ساڵە شۆفێری تاکسی؟ تقریبا 12 ساڵە 12 ساڵە بۆچی شۆفێری تاکسیت؟ وڵای چکم ئیشەکەم ئەوە ئیشی ترێ نییە؟ پێشمەرگەمە بەس بۆ خۆ دەزانی معاش پێشمەرگەی کووە دەرنانیتن باشە ئەگەر بۆ نمونە لایەنی پەیوەندیدار لە بری ئەم ڕانکوچۆخە جوانەی کە لە بەرتاوز ئەم ڕانکوچۆ ئەمە چی پێڵە نەمجلانە؟ وڵا جلی قاتی کوردیە لە بری ئەم قاتە کوردیە مەسەلەن بڵێن کراس و پانتۆڵێک و وڵاتەکانی دەرەوە وڵاتە پێشکەوتەکان کراس و پانتۆڵێکی سپی و لە بەرابێ مەسەلەن پانتۆڵێکی ڕەش و کراسێکی سپی لەبەری ناکەی؟ ناتانم ناتانی؟ ناوەڵا فێرە شمەکە بمە دا باش قسەت هەیە لەسەرەوەی کە زۆر هەندێک جار بەخرا باسی ئێوە ئاکرێ مەسەلەن لە ناو تاکسیە گوێچەڵ بە ئافرەتەکەن پاری زیاد لە خەڵک وەرەگرن ئەم قسانە خۆشتان هاوڕان لەگەڵ هەموو شتەکەیە هەموو شتێکی ئێستا و دەستە 550 نیە باش هەموو شێکن بۆ چیەکنی وشێک نینەوە نیە باشە بەچی حەلە بێەوە وڵی بەچی عێ هەر کەس ئەتانی خۆی چاکە بۆ عەلەبی خۆ چاکەی خۆی چاکاتن چکە حکومەتاقی تۆی نییە ناوە لە حکومەتکە حکومەتاقی کەسەیە خوا خراپترنێ نیە دەستێ خۆش بێ یەک بەڕێزیتر وەرەگرم یەک بەڕێزیتر وەرەگرم ئەوە هاوڕێکانی ئەڵێن ئەو ئەم ڕقەمە ئەی 449 ڕقەمەکەشە جوانە قوربان سڵاو لێ لە تۆش کاک دەرون چۆنی باش بۆ بووی بە سایق تاکسی؟ وڵای ئەو ئیشە سایق تاکسیاتیش ئیشە مەبەستم ینی حورمەتی سەر چاوم ینی مەبەستم وەیە کە پرسیارەکە ئەەکەم ینی مەبەستم ئەوەیە تۆ ماشەڵات تەکسیەکە و جوانە تێگەی هەستی شەکەم ینی پاک و خاوێن ڕاوگرت و حەزی لە ئیشەکە
باشە هاوڕێی ئەو قسانن کە لەبارەی ئێوە کرێ لە ناو تاکسیا مەسەرەن گوێچەڵ بە ئافرەتەکرێ پاری زیاد لە خەڵک وەرەگیرێ هەندێکتان تەجیل لێن بند لێن هەندێکتان قورعان لێن یعنی احترام نەگرتنی سەرنشینەکە لە وڵاتە پێشکەوتەکانی دنیاە کاتێک کە سەرنشتینێک سواری تاکسیەکە بێت ڕێک هیچی فەرق نییە لەگەڵەوەی کە سواری سارێکی پۆلیس بوو بێ چکە تاکسیەکان ئەمانن لەوێ شۆفێرەکانیان تەکسیەکانیان بەڵام لێرە هەیەی فەرتەر ناشەکە هەیەی تەجلیزیاکە هەیەی قورعانی پیرۆز لێە هەیەی قسەی شخصیەکە هەیەی یەک سەفتە کارتی پێ و ڕقەمەیە بە کچان قسەی تۆ چاک دەرون بەخۆی لە هەموو ئیشێک لە هەموو تینێک باش و خراپ هەیە باش یعنی ئەمن شوفێری ئەو تەکسیە با من بۆ بگرم یعنی نەفەری خراپ سوار دەبێ نەفەری باش یعنی ئەتوو کە ئەو نەفەر سوار دەبێتن نازانی کۆکوونیە نەفەر هەیە هەموو قسەی دڵی خۆت لۆ دەکا هەیە یعنی ئێستا تو کە نەفەرێک سەر کرد دەبی قسەی لەگە نەکەی لۆ نمونە توت پەیوەندی پێوە نییە ئەو نەفەرە هیچی تو نییە یعنی نابێ یعنی تو بچێ ناو مەوزوعی بیان ئەگەر کچێکی جوانە لەگەڵا سوار بێ کچی جوانیش هەموو چی خوشک و ئافرەتی ئێمەنە و هەموو یەک هەموو شۆفێرێکی تەکسی وا بیرەکاتەوە هەموو شوفێرێکی تەکسی وەک یەک نینە هەموو نەفەرێکیش وەک یەک نییە نەفەری خراپیش هەیە نەفەر هەیە سوار دەبێت لەگەر جێچەلیت پێ دەکا نەفەرەکەی جێچەڵە پێ بەڵێ چۆن سایق تەکسیمان هەیە زۆر محتەرام پیاوانە بەس نەفەر هەیە زۆر عاشعازی بێخلاقەیە ئەنواعی هەیە کاکە ئینادی شەوەکان هەیە هەنواع شوێنەکان بەچیەوە حەلە بێت بەچی ئەو ڕێکە خرێ بە خودای کاک دەرون یعنی تۆ بڵێ خەتای سەرنشینە و سەرنشین بڵێ خەتای توێ لەم بەینا بەچی حەلە بێت سایق تەکسیش خراپ هەیە و سەرنشینش خراپ هەیە یعنی ناوی برێن هەمووی هەر خراپە هەر کەس لەوەی خۆیەوە یعنی تو خۆت دەناسی بای چەندی من ئێستا ئیشەکەی خۆم خۆشەوێ خیانەت لە ئیشەکەشم ناکەم دەشە ساق بێ یعنی خیانەتەکە چییە ئەمنیشی خۆم دەکەم پێویست ناکەم بەدوی ئەوی ڕاکەم بەدوی ڕاکەم نەفەرە سوار دەبیت پێویست ناکەم من سوالفەی لەگە بکەم یان چی دەوێت چی ناوێتن ڕقەمی بیتێ و ڕقەمی بدەیت وایفای بۆ بکەیتەوە ئێوە نییە کاکە ئەو چتانە پەیوەندی بە سایق تەکسی وە نییە باش یاڕەبی نمونەتان زۆر بێ فەرمونە شوێنەکانی خۆتان با ئێمە دەستکەین بە گفتۆ گۆ جدیەکەی بەرنامەکە قوربان ئەبوو قسە لەگەڵ تۆشا تۆ ڕاحی قوربانە سلااوتان لێبێ قوربان هەل لە خۆم و حەزەکەم لە جەنابتەوە دەست پێ بکەم هەم پێما بێ کۆمپانیایەکی تەکسیت هەیە و هەمیش قسە و باسی لەم بارەیەوە زۆرە ئەم بابەتە شایانیەوە بوو بەرنامەی لەسەر بکەین بەڵێ فەرموو زۆر سپاس بۆ بەرنامەکەت خۆی جوانتروا بوو تایتڵی بەرنامەکە ناو بنین ئەو کێشانەی کە ڕوو ئەدەن تەواوی ئەو کێشانە کە لە نێو سیستمی گواستنەوە چ تەکسی بێ چ پاس بێ ئەگەڕێتەوە بۆ ئەو یاسایانەی کە لە پێشترا دەرکراوە هەموو ئەو شوێفەرە بەڕێزانەی کە لێرە گفتوگۆت لەگەڵاکردن کێشەی بنەڕەتی ئەوەیە کێ ئەتوانێت ببێتە شۆفێری تەکسی لەسەر جادە بە چ شەرتێک تۆ ئەتوانیت مۆڵەتی شۆفێری تەکسی بدەی بە کەسێک تەنها مۆڵەتێکی گشتی و تاڵ بەڵێ ئێمە ڕێنمایەکمان هەیە ڕێنمایی ژمارە 1 لە ساڵی 2009 دەرکراوە بەسم وەکو کوردستان بەڵێ تەنها ڕێنمایەک دەرکراوە بە 3 شەرت ئەتوانێت مۆڵەتی شۆفێری تەکسی بدەی بە کەسێک یەکیانەوەیە کە بێ ئەندامی سندیکای گواستنەوە بێ مۆڵەتی گشتی هەبێ ڕەزامەندی لانی ئەمنی سێشتی زۆر سادە کە پێم وایە ئەمە خۆی خەلەلەکە لێرە دروسە بێ مەبەستی من ئەوەیە قسەکەی من ئەوەیە ئەم کێشانە شایانیەوەیە بەرنامەی لەسەر بکەین بەتاکید شایانەوەیە زیاد لە بەرنامەیەکی لەسەر بکرێ من دێمە سەرەوەش کە زۆرێک لە شۆفێرە بەڕێزەکانی تەکسیش معاناتی زۆریان هەیە بۆ خۆشیان چۆن با باسی جاری کێشەکان باش چۆن معاناتی شۆفێری تەکسی یەکێک لەو کێشانەی کە هەیەە مەسەلا نرخی بنزین ئەبێت کۆمەڵێک بنزینخانە دابین بکرێ بۆی کە بنزین بە نرخی کەمتر بە تەکسی بدرێت هیچێک لە کێشەکانەوەی دوو ئەم تەکسیانەی کە جەنابەتی ناوتە لە ستودەکەی وەستاوە هەمویان مۆدیلان 2013 و 12 ساڵی 2025 ئێستا معقول نیە هاوڵاتی سواری تەکسێک بێت 11 ساڵ مۆدیلی تەکسەکەی لە خوار خۆیەوە بێ بەڵام هەموو سیارە خصوصیەکان بۆیان هەیە تازەترین مۆدل تازەترین ئۆپشن بێتە پێشەوە خانم ئەم بابەتە ئێوەی خانم زۆر جیرۆدەی ئەم حاڵەتەن و بە زۆر لە شێوەکان ینی جێچەڵتان پێیەکرێ بەڕاستی لە ناو تاکسیەکانە قسەی تۆ لەم بارەیەوە چییە؟ بەڵێ
طبعا ئەم بابەتی کەوا جەنابەت اختیارت کردووە بابەتێکی گرنگە و بابەتی ڕۆژیشە مەسلەی هەراسانکردن لەگەڵ گەچەڵکردن ئەتوانم بڵێم جیاوازیان هەیە ئەمە فەرقی هەیە بەتایبەت بۆ ئێمەی ئافرەت مەسلەی هەراسانکردنی ئافرەتان لە ناو تەکسیان ئەمە دیاردەکی کۆمەڵایەتیە لە ئێستادا مانای ئەوە نییە تو ئافرەتێکی سفور بیت ڕوبەڕووی هەراسانکردن بیتەوە یاخود ئافرەتێکی باڵاپۆش بی یاخود بڵێن ئافرەتێکی بەتەنبەمر بی یاخود بڵێن گەنج بیت کەواتە تۆی ئافرەت کە هاتیتە دەرەوە بە تایبەتی لە هەرێمی کوردستان وەک ئەو تەکسیانێکەوە لە بەرچاوی ئێمەیە هیچ سەلامەتێکی ژیانی تێدانیە بۆ ئێمەی ئافرەت ئەمە تەکسیە تەنها ڕێکاری ئیداریەکان بەرامبەر ئەم تەکسیانە هەیە کە ئەو لەزگەیەکی سوورە و لەزگەیەکی شینە و ئیجازەیەکی عمومی لە جیرفانە و یاڵڵا من لەم تەکسیە سوارم من نازانم ئەم بەڕێزە کێیە ئەگەر خۆم بێمە خوارەوە ژمارەکەی بگرم پێش ئەوەی سەر بکەوم تەنها ئەوش پەیوەستە بە واعی خۆمەوە هۆشیاری خۆمەوە ئێمە جاران کە لە جامیعە بووین کە تەلەبە بووین چونکە تەمەنمان بچووک بوو زۆر جار کە ئاهاتینەوە ماڵە سوار تەکسێ کەوتن برادێکمان لەگەڵمان ئاهاتە دەرەوە ڕەفیقێکمان بۆی ژمارە تەکسەکە بگرێت ئەگەر ڕوخوا نەخواستە ڕوبەڕووی هەر حاڵەتێک یاخود دیاردەیەکی نەخوازرا ببینەوە ئەوەی ئێستا هەیە مەفروزە لەسەر وەزارەتی گواستنەوە وەزارەتی ناوەخۆلەهانی پەیوەندیدار بە شێوەی گشتی پرۆفایل هەبێتن پرۆفایلی ئەو سایق تەکسیانە هەبێ بەڵام کەنیە چێ لەمە بەرپرسیارە ئەمە زۆر قورسە ینی قورسە هەبێ پرۆفایلێک ناوی سیانی سایق تەکسێکە و ڕقەمەکەی و ڕابردووەکەی قورسە بۆ ئێمە پارچە وەرەقەیە ئەگەر بە واقعی باسی بکەم بۆ ئێمەی کورد بەڵێ قورسە چۆن بەڵام لە واقعیدا کە جێبەجێ بکە نەخر قورس نیە چونکە ئێمە کۆمەڵگایەکین و ئەو کەسانی کە لە بەرپرسیارەتی نەبەرپرسیارەتی وەرەگرن ناتوانن ئەوە جێبەجێ بکەن لەبەرەوەی لە هەرێمی کوردستان لە کۆمەڵگەی کوردی هەر یاسایەک هەر قانونێک هەر شتێک هەر ڕێنمایەک کە دەرەچێ تەنفیزی ناکەین کەواتە بۆ ئێمە قورساتوانین دەریکەین بەڵام جێبەجێ ناکەین کە تۆش جێبەجێت نەکرد دوایە خانمان بەشێکی زۆری خانمان فۆبیان لەگەڵ لە ناو تەکسیا هەیە ینی چکە بۆیان نووسی و مەڵێ ینی کە سواری تاکسیە بین هەتا و کاتەی دابەزین خۆ ڕەنگە سایقێکی زۆر بە حورمەتیش بێ و کۆم بە ڕێزانی کە ئێستا هاتوون بەزەڵێ هەستەکەین ینی لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا تاکسیەکان هیچیان کەمتر نییە لە سارێکی پۆلیس بەڕاستی ئەوەنە ئەمانە ئەوەنە حکومەت بەڵێ کاک دەروون خۆم یەکێکم لەو ئافرەتانە فۆبیام هەیە لەگەڵ تەکسی دائیمەن و زۆریش لە دەرەوەمە و زۆر هاتوو چۆم هەیە بە حکمی ئیش و کار و چالەکەکانم ناچارم فۆبیام هەیە لەگەڵ تەکسی و یەک لە توێژینەوەکانی تر کە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کراوە ئەڵێ ئەو ئافرەتانێک کە سواری تەکسیە بن زۆرینەی ئافرەتەکانە ئەوانن کە تووشی بێهیوایی بێئومێدی لاوازی بێدەسەڵاتی ئەبن من کە سواری تەکسی بووم ئەگەر بێت و ئەو شوفێرە هەراسانیشم بکاتن من ئەگەر ڕەتفعلم هەبێ بۆی ڕەنگە گاڵتەم پێ بکە سوکایەتیم پێ بکە بڵێ ئا خۆت حەزەکەی یان خۆت بۆت ئەو جلت لەبەر کردووە یان بۆ قژت واد لێ کردووە یان بۆ مەیکەپەکەت بەو شێوەیە یعنی کەواتە من جۆرێک لە بێهیوایی بۆم دروستە بێ یعنی تووشی گاڵتە پێکردن و سوکایەتی پێکردنەوە لە دەرەوە ئەم وەزع چۆنە زۆر سپاس بۆ بەرنامەکە کاک دەروون سپاس بۆ بینەران بە خێرات میوانە بە ڕێزانەش دەکەم بەنسبەت تەکسی لە ئەوروپا لەگەڵ کوردستان بەڕاستی جیاوازیەکی زۆری هەیە من خودی خۆم نزیکەی 25 ساڵە لە بەریتانیا لە شاری لەندەن دەژیم و نزیکەی 18 ساڵە کاری تەکسی دەکەم و لەوێندەر مەسەلەن پێوەرەکانی تەکسی لەوێندەر چەند یاسا و بۆی دانراوە باش یەک قوسی بچکۆلم بەرێ فەرموو ڕەنگە ئێستا کە ئەم قسەیەت کرد و من ئەم پرسیارەم کرد و باسی کوردستان و بەریتانیاکەین ڕەنگە یەکسەر پیامانە هەڵشاخێن بڵێن ئەرێکا کە بۆ ئێمە و بەریتانیا زۆرمان ما و زۆر ئەوەی و زۆر ئەوەیە ینی من هەمیشە و قسەیەکەم ینی بۆچی ئەیبێمە خۆمان مقارنەکەین بە وڵاتە پێشکەوتەکانی دنیا بۆچی ئەیبە باش مقارنەکەین بەشتە باشەکان بۆچی ئەیب نییە ئێمە خۆمان مقارنەکەین بە سۆماڵ کاکە با خۆمان مقارنەکەین بە لەندەن خۆ ئەو شتەوە تا سارەکان هیچی کەمترنی و کەمتر و زیاتر نییە خۆ لەو مۆدێلانە بۆچی ینی ئەمێ جوابی ئەوشم بیت ینی ئەی بەێسا مەسەلەن ئێمە باسی بەریتانیا و کوردستانەکەین لەم بابەتە نەخێر هیچ عیب نییە کاک دەروونجیان ینی پێویستە لاسای وان بکەینەوە چاویان لێ بکەینەوە لەو شتە باشەکان باشە ئێستا بۆ نمونە تازە قسە لەگەڵ شوفێرێک کرد گوتی تەنها ئیجازی هەمومیم هەیە هەمویان بەڵام لەوێ وان نییە چەند پێوەرێک هەیە بۆ نمونە نابێت تەمەنت لە 21 ساڵ کەمتر بێ دەبی ئیجازەکەت خاوێن بێ نابێت لە 2 ساڵ کەمتر ئیجازەکەت هەبێ سێمینیان چەند چێکەکت دەکەن لە ڕابردوو بزان ئایا ڕابردووتی تو پاکە
چیت کردووە لە ڕابردوو ئەگەر کەسێکی خراپی شتێکی خراپت کردووە بۆ نییە ئەگەر شتێکی بەسیتر کردە بیتن هەر بۆ نییە تا 5 ساڵ بەس ئەو قەزیەدا تێدەپەڕێتن لەوێن دەرێک ئەمە جگەل لە ترینینە کۆمەڵایەتی جگە لە ترینینگەکە جگە لەوەی مەسەرەن خەریتە هەیە پێ دەڵێ بۆ نمونە لێرە بۆ تەلەڤیزیۆنی ڕوودا بە چ جادێکدا دەڕۆیت دەبی ناوی جادەکان بزانی ناوی جادەکان بنووسی زۆر جار هەیە لێرخوانە سایق تەکسی لەگەڵ سوار دەبی دەڵێ بم بە فلانکە منتیقە پێت دەڵێ خۆت پێی دەزانی لەوێ وان نییە ڕاست دەبێت خۆت شارەزایی تەواوت هەبیتن جگە لەوەش سیارەکان بۆ نمونە نابێ و سیارانێک کە تەزیریان دەکەن تەمەنیان لە 5 ساڵ کەمتر بێ کە تەمەنیش بۆ 10 ساڵ بۆی نیە ئەو سیارە کاری تەکسی بکاتەوە جگە لەوەش سیارەکان 6 مانگ جارێک ئەمە ئێمۆتی پێ دەڵێن لێرکوانەوە بزانم هەزەی پێ دەڵێن دەبی ساڵی 2000 هەزەی بکەین بەڵام لێرکوانە ڕەنگە سیارە هەیە 2 ساڵ بژبی نەچوبتە هەزە باشە لە بینی لەناو تەکنۆلۆژیا چی کردو لەناو تەکسیەکان کامێرا هەیە دەنگ هەیە ئەدرس هەڵواست چییە وەکو کامیرە ئەمەی سایق سەرپشتین دادنێن یان نا کەمە دادێن بۆ سەلامەتی خۆمانە حکومەت لەوێ زۆر مەسەرەن پشتگیری سەرنشین دەکا یعنی دەتوانم بڵێم 180 حەق هەر ئەیە بەو هەر کە تۆ ببەستێتەوە بە تاکید ئێمە وەکو شوفێر لەوێن دەر ناتوانین هیچ قسەیەک لەگەڵ هیچ سەرنشینێک بکەین بۆت نییە بۆم نییە بۆ ترسم هەیە ترسەکەم لە چییە ترسەکەم لە دەستدانی ئیجازەکەمە ئیجازەی تەکسیەکەم نەک ئیجازێ شوفێریەکە چونکە دووشتی جیاوازە دوو ئیجازت دەبێ هەبێ یەکی تەکسی یەکی شوفێریەکەت ئیجازەی تەکسیەکە زۆر بە ئاسانی دەست ناکەوی ناتوانانی لە لەندەنیش دوو جۆرە تەکسی هەیە بۆ کەسانێک کە سەردانی شاری لەندەنیان کردووە و دەزانن شارەزانە و یەکیان پێ دەڵێن تەکسیە کۆنەکان بلاک کاپ کۆن نینە بەڵام لەسەر شکلی تازە دروست کراونەتەوە شکلی کۆن تازە دروست کراوەتەوە ئەوان بۆیان هەیە لە جادە نەفەر هەرگڵن بەڵام ئێمە بۆمان نییە دەزانی تا دەتوانی ئیجازەی ئەو تەکسیە بەدەستبێنی کە بلاک کاوی پێ دەڵێن دەبی 3 ساڵ تا 5 ساڵ بخوێنی 3 ساڵ بۆ 5 ساڵ دەبێت کەسێکی زۆر خوێندەواریش بیت اینجا دەتوانێت ئیجازێ بەدەستبێنی یعنی وا ئاسان نییە خەڵک بە ئاسانی سەیری سایاق تەکسیەک بکە 5 ساڵ ڕەنگە لێرکوانە مەسەن کولیە قانون تەواو دەکەی بە 5 ساڵ باشە بەڵام بۆ وێندەر تەنها بۆ ئیجازە بەدەستێنان ئیجازەی تەکسیەکەت ئێستا کە وای ئەو کەسانێ مەسەن وەکومە تەکسیمان کردووە دووبارە وا تێستمان پێ دەکەنەوە دەچینەوە ئیمتیحان بزانین قسەکردنت خوێندنەوەت لەگەڵ چۆنە زمانی ئینگلیزیەکەت چۆنە یعنی وەکو برێ سپیکینگ لیسنینگ و ئەوانە بەسە بۆ نمرە تۆ سەرنشینێک سوار دەکەیت کە نەزانی بە زمانی ئینگلیزی قسەی لەگەڵ بکەیت چۆن دەتوانێت و کەسە تێت بگا بۆ کوێ دەچی بۆ کوێی دەبی باش مامۆساسا جۆم لێ بوتینوتە پەرداخی ئاومان بۆ بێرن عزیێت نەبێ و ئەرکە تۆ ماشەڵڵا ئەتوانم بڵێم فەیسێکی هاتوچۆی لە کوردستانە و هەمیشە ئەگەر باسی ئەو گۆشە میدیایە بکەین کە باسی پۆلیسی هاتوچۆ و یاساکانی کردووە ناتوانین وێنەی تۆ نەبینین یعنی ماشەڵڵا کوردەڵێ سەر و ڕیشە سپی بۆ لەم ئیشە پیرم مەکە کاکە پیرم نەنە سپی بۆ خۆ مەساسام نیژاوەتا بەسەرم دیارە یعنی پیرێ نەنە سەری تۆ بەس قەراغەکانی بەڵام مەبەستمە کوردەڵێ سەرم سپی بۆ لەو منتەڵەقەوە قساکەم ئینشەڵڵا قوربان تۆ لە من گەنج ماشەڵڵا کە جوانی قوربانی دڵێ بن ئەمەی ئێمە باسیەکەین یعنی ئەمە خەڵک هەمیشە پێمانەڵێ ئێوە بەس باسی کەم و کوڕیەکەن و دنیاتان بەسەر خۆتان ناترشانەوە بەڵام ئەم بابەتانە ئەم باسانە دەردی خانم وتی باسی ڕۆژی هەمومانە ڕووداوی ڕۆژی هەمومانە ینی خانمان ینی خانم وەرە فۆبیای لە سواربوونی تاکسی هەبێ ئەمە حەقیەوەی قسەی لەسەر بکەین و ئەم بابەتانی کە باسی شیەکەین خۆشتێکی قورسە ئەمە یعنی قورسە شۆفێرێک ئێستا خەڵک زین چی لاتوە مەسەر ئەڵێ بۆ نمونە دەفتەرێکم پێ کورە بۆ خصوصی بکڕم دوو ئیشی تریشی هەیە کورەڵێت پاری بانزینەکەی پێ دەرکەمەوە ئیجازەکەی عمومیە ڕۆژی 4 نەفەرە با و تۆزێ مناڵ و شت ئەگەینێتە مەکتەب ینی بابەتەکە ئەتوانم بڵێم بە ئاسانترین ئیش سەیرەکرێ لە کاتێکا وانە وەنیە ینی ئەلل ئەکسەرتان پیشەیانە سەری شۆفێری تاکسی ناکەن ینی هەستەکەن یانی ئێستا منیش دەتوانم بیکەم
کە ئاڵێ من نەتوانم بیکەم ئێمە ئەمانوێ با بڵین پیشەکە قورس سیرکەین مهم سەیریکەین هەموو کەسێ نەتوانێت دەسی باتێ سا مەسەلەن هەموو کەسێ ناتوانێت دارتاشی بکە هەموو کەسێ ناتوانێت ناناوە بەڵام ئەوەی شۆفێریشی زانی سایق تەکسی نییە بەڵام لە کوردستانە ئەم وێنەیە هەیە جەناب تەڵێکی بەست خوا ڕاشکاو بە لە ڕاستی ئەمێ ئاماژە بە خاڵێکی گرنگ بکەم سەرەتا من زۆر سپاسی بێپایانم بۆ ئەو برا شوفێرانە هەیە کە شوێنی دوور بۆ هاوڵاتیان نزیک دەکەنەوە دیارە بە پارەسە بەڵام خاڵێکی کەی گرنگتر هەیەلەوە من داوا لە سەرزەم ئەو برا شوفێرانەکەم کە مامەلە بە تەکسیەکەن ئیحراجی نەفەرەکانیان نەکەن من تێبینیم کردووە زۆر جار برایەکی ناڵێم هەموو من جارێک کرد ڕێز و سپاس و خۆشەویستیم بۆ سەرجەم برا شوێرەکانی کە تەکسی کارەکەن ماندوون بەڵام ئەو ئاوێنەیە خەنە سەر دواوەیان حیاجی ئەگەر ئافرەت بێ بەتابەتی هەر تاکو پیاویش بێ خۆی لە یاسای هەستووە هاتووە ڕێ ناوێت بە هیچ شێوەیە قسە لەگەڵ نەفەرا بکەیت بە هیچ شێوەیەک جا کە تۆ قسە لەگەڵ نەفەرەکە کرد و حراجی کرد و یا سەیری ئاوێنت کرد بەردەمی خۆت نابینی تووشی کێشە و گرفت دەبی ئەمە کوڕەخوا پێم نەگرێڵێن ئاوێنە لە شوێنی تیشادانێن ئەوە نوکتەی زۆر لەسەرە بەڵام پیاو ناتوانێت ئەوە ناتوانری باسی ئێستا ئاوێنەکە بۆ بە کامێرا ئەو ئاوێنەیە بۆ ئەوە بەکار نەهاتۆ تۆ سەیری نەفەرەکەی دواتەوەی بکەی یاخو هەر لە خۆتەوە پرسیارێکی غەریبی لێ بکەی بیژوڕێنی وا بۆ نەفەرەکە نهاتۆ کە قسە لەگەڵ ساک تەکسیەکە بکە بەڵام ئەو دیارەیە زۆر بۆتە کێشە من زۆر جار خەڵکم بینی و هاتوو نەشدام گازندیان زۆر هەندێک ناڵێم هەموو هەندێک لە برای تەکسی کردو کە بەڕاستی پیان شەرم بۆ جارێکی سواری تەکسی بن لەگەڵ ئەوەشە شخصێتی ئەم شوفێرانە شخصێتی معقولە پیاوی چاکن نیشتیمان پەروەرن ڕێز لە خۆیان نەگرن ڕێز نەفەرەکانیان دوای ئەوە بەرپرسیارەتی گەورە لە سەرشانی ئەو برا شوفێرانەیە سەلامەتی گەیاندنی ئەو نەفەرە لە ئەستۆی ئەو برا شوفێرەیە چکە هەر کێشەیەک تووشی نەفەرەکە بێ بەرپرسیارەتیەکەوێتە سەرشانی ئەو برا شوفێر لە ڕووی یاساییەوە باشە نابێ ینی ئێمە بە وێنەکە وا لێ بکەین ینی بە زمانێکی ئاسان ئەبێ ئەم شۆفێرە لە خزمەتی ئەو سەرنشینە بێ هەتا ئیگەێنێ ئەجا ئەگەر عەفوم بکەی ئەمە من بەسم بەخارێکی زۆر سەندیکای شوفێران بەداخەوە سەندیکای شوفێران بەرپرسی یەکەمە کە ئامۆژگاری و ڕێنمایی ئەو شوفێرانە بکات هەویەکانیان بۆ دەرهێنن کە گوایە ئەمە ئینتیمای قابیان هەیە بەڵام ڕۆژێک لە ڕۆژان نمبینی ئەم سەندیکای شوفێران کۆبوونەوەی گەنجامدا لەگەڵ پۆلیسی هاتووە و شوفێرەکانە بۆی لە معناتی یەکتری تێبگەن و ئامۆژگاری و ڕێنمایان بنێ چۆن مامەلە بە تەکسیەکەن لەسەر شەقامەکان چۆن مامەلە لەگەڵ هاوڵاتیاکەن زۆر جاریش من ئیساری ئەو مۆزۆم کردووە سندەکای شوفێران بەرپرسە و هەتاکو بەڕێوەلایەتەکانی هاتوۆش بەرپرسن لەوەی کە پێش ئەوەی لە کاتێکە کە مۆڵەت دەدەن بە شوفێرەکان ئەبێ ئامۆژگاری و ڕێنمایان هەبێ بەڵام بە ئامۆژگاری دەردی ئینەڵێ حەمار خۆی ڕێنمایی هوشیاری هاتوۆ زۆر گرنگە هەتاکو داوا لە ڕێنمایی ئیشەکە ناڕوا بەڕێوە ڕێگە شۆفێری پێناوی کە ئیشەکەی بڕوادانیقوبەش هەیە یاسایەکە بێ لە چوارچەوەی یاساڕاجعەکە ئەم شۆفێری تاکسیە بڵێ کاکە جان زەحمەنە باشە هەر قورسە یعنی بکرێ بە قانون وەکو ئەم هەم کاکە ئێران بەو زروفە اقتصادی خراپەوە شۆفێری تاکسیەکانیان کراس و پانتۆڵێکی لەبەرایە یعنی ئێستا گەنجەیە تا ئێرە قۆپچەی کردوتەوە احترامەن پیاوی بەتەمەن هەیە سواری تاکسیەکابی خستوێتێ سەر قورئانی پیرۆز وەڵڵا هەمومان ئیسلام دینین بەڵام ڕەنگە من ئەم دقەیە ئامادەیمتیانە بێ گوێ لە قورئان بگرم کە تۆ پێڵەی قورئانە پیرۆزەکە لابە پیاتە هەڵە شاخێ وازانێت ئەبوو جەهل لەگەڵ یان بە پێچەوانەوە خستوێتە سەر گۆرانەیەکی ڕیتمی و داوڵ و زورنا و جرت و چەقەنە ینی بەسەرهاتی خۆمەوە بەسەرات گۆرانی ڕتمە ئادی دەتخوا بۆم باسکە بە قسەکە لە دەما بەشەکرد بێ و تەلەبە بووم پار پێرار ساڵ بوو تەلەبە بووم لە بەشەناوە خۆی بووم کۆتایی ساڵ بوو منیش ئەگەڕامەوە تەکسیەکەم کرد لە بەردەم داخلیەکەمە سواری تەکسیەکەم بە ئیزنی مامۆستا بوو کە قەتعمان کردی زۆر داوای لەخزمەتم بەس کاک دەرون وای کرد کە بچمە ناو بابەتەوە گۆرانیەکە ئەوەندە بێتاقەت بووم ئەو ڕۆژی ئەوەندە بێتاقەت بوو یعنی ڕەنگە مردن لە بۆ من ئەو کاتە شتەشی فەرز بایە
ئەوەندە بێتاقەت بوو من شتەکان و سواری تەکسی کردویتر کە لە تەکسیەکە وردە جامی سیارەکەم هێنا خوارەوە و بم گەینە تەرمیناڵی گشتی باش فرمێسکیش وەک ڕووبار لە چاومە هاتە خوار ئەوەندەم زانی سایق تەکسیەکە لە ئاوێنەکە سەیری کردم و گۆرانێکی بەندی خستە سەری و جامەکانی تەکسی هەمووی داگرت و آخر ساوتی کرد یعنی ئەوەندە ئەو کاتە هەستم کرد گوتم خودایە جان چی ویژدانێک هەیە لە وڵاتێمە ئەکرێتە ئەو حەدەیە ئینسان ببوورە کە ئەو شەیە بەکارێنم لە ئەخلاقیان هەندە زعیف و هەندە لاوازبی کە تو هەست دەکەی کەسێک لەگەڵ سەرکەوتووە على الأقل ئیجازەی لێ وەربگرە ڕخسەتی لێ وەربگرە ئایا ئەتوانی شتێک پێ بکەم ئایا ڕخسەت هەیە ناوەش لە ئاوێنەکە سەیرەکردم و گۆرانەکەشی آخر سەوت بوو بەندەکەی آخر سەوت وە بڵێ من لە کۆنسێرتێک دانیشت بووم یان لە حەفلەیەک دانیشت بووم ئەو هەڵڵایی دروست کردبەوە بە سەقافەی خۆی ویست بێتی دڵنەوایی بی بەحساب عەقڵی خۆی باشە بە کورتی و بە پوختی پێم بڵێ لە دەسانیە سایق تەکسی بۆی هەیە ئەو شتانە بکە لە بەپێی یاسا نەخیر بە هیچ شێوەیەک بۆی نییە بە هیچ شێوەیەک بۆی نییە بەڵام ئەگەر کردی سەرنشینەکە دەتوانێت شکاتی لێ بکە کە شکایەت لێکە ئەو کاتی ئیجازەی سایق تەکسیەکە دەوەستێ ئەمە لەکوێ ئەوە لە بەریتانیا باش باسی ئەوروپا دەکەین چۆڕێ ئاو بۆ مامۆسایەنین و ئەم بەشەی بەرنامەکە تاو هەڵبەتە ڕۆژانە بە دەیان و سەدان قوربانی لەناو تاکسیەکانە دروستە بێ بەشێکی سەرنشینە قوربانیەکە بەشێکی کەمیشی شۆفێری تاکسیەکانە هەڵبەتە بەر لەوەی قوربانیەکی سەرنشین پیشان بین من چیرۆکی شۆفێرێکی تاکسی باسەکەم کە لەم چەند ڕۆژەی ڕابردووە کە باسیەم بەرنامەیەمان کرد لە شاری سلەیمانی وتی خانمێکی بەڕێزم سەرخست باوا بڵین وتی لە کاتی شۆفێری و لە کاتی نزیک بوونەوەی لەوەی کە پارە بەم وتی من پارە نایم وتم ئاخردا دە چۆن پارە نایی وتی من پارە نایم و ئەگەر داوای پارەشم لێ بکەی ئەقیژێنم ئەڵێم دەسی بۆ بردوم وتی منیش خوا ڕەحمی کرد عەقڵ میوانم بوو خۆم کرد بە نزیکترین بنکەی پۆلیسی ئەو مەنتیقەیە و وتم کاکە گیانوەرە ئەم بەڵایەم لە کۆڵکەنەوە وتی لەناو بنکەی پۆلیسەکە بابەتەکە عەکس بۆ خانمەکە وتی ئەم پیاوە تەحەڕوشی پێ کردوم واوە وتی کەیسەکەمان کەوتە پۆلیس و پۆلیسکاری هەتا ئەم دەقەیەش یەکلا نەبۆتەوە کاممان زاڵمەکەین و کاممان مەزلومەکەین و ڕۆژانە ئەم چیرۆکانە ڕوئات کە نازانم ینی لایانی پەیوەندیدار دەتوانێت کامێرایەک ئیجباری هەموو شۆفێرێکی تەکسی بکات پیاوێک بتوانێت دەفتەرێک با بە تەکسیەک ئەشتوانێت 200-300 دلارێک با بە کامێرایەکی سابت لە ناو تەکسیەکە هەبێت کە ڕووداوێکی واڕوویە بەڵگەیەک لە بینی هەردوو لا هەبێت و خانمێکیشە سا لە ناو کابینەی بەرنامەکەیە وەکو قوربانی خۆی لە قەڵەمەیە خانم جان سڵاو لێ بێ هەڵبەتە ناو دەنگ و ڕەنگ و هەموو شتێکت پارێزراوە خۆشحاڵ بووم کە بەشدار بووی لە بەرنامەکەمە تۆ بۆچی خۆ بە قوربانی ئەزانی چی ڕوویاوە واللهی ئەم مەوزوعە بۆ خوشکەکەم ڕوویدا پێکەوە بووین باشە خوشکم لەگەڵ من برادرم و کوڕەکەی من و کچەکەم لەگەڵ خوشکم لە ناو سیارەکەی من بووین باشە دابەزی ڕۆیشتەوە ماڵ خۆیان خوشکم دیم جانتاکەی لە ناو سیارەکە بەجێهێشتووە تەلەفۆنم بۆی کرد گوتم بێ خوارەوە جانتاکەت ببە ئەو شوێنێک کە خوشکم لێ دەژی شوێنێکە کەس تەکسی یا هەر نوع سیارێکی تر بۆی نییە بە سورعەت بڕوە لەبەرەوەی مەکتەبی منداڵانی لێیە زۆر شوێنێکە کە خەڵکی لێ دێ ئەڕوا شوێنی تجاری لێ ینی سیارەکان تەکسیەکان دەبێت زۆر بەهێواشی لەو شوێنەوە بڕۆن باش کە خوشکماتە خوارێ تەکسیەک وەها بە سورعەت هات ئەگەر نەیان کێشابایە ئێستا بوو بە 1000 تیکەوە ئەو خوشکم دوایی سایق تاکسیەکە لە جیاتیەوە داوای لێبوردن کایە بڵێ ببوور یا نیگەران بێ بزانێ ئەو کەسە چی بەسەراتوە سەریەنا دەرەوە زۆر قسەی ناشرینی کردوتی بۆ لێرەوە هاتووی خوشکیشم تووڕە بوو گوتی ئەدێ تۆ لە جیاتیەوە داوای لێبوردن کە ئەوە ناکە هیچ قسەی خراپیش دەکەین وەڵا کابرا دابەزی ینی شۆفێری تاکسی دابەزی ئەوەی لە دەمی هات کردی خوشکیشم تووڕە بوو ڕۆیشتە بەرەوە خەڵکۆ بووە وڵات ئەوە پێ بڵێم کێشایە ئەو شوێنە کە دای لە خوشکم بڵێم 2 متر فڕکیدا خوشکمی فردا سایق تەکسیەکە سیارەکەی سایق تەکسیەکە بە چەپڵاخە دای لە خوشکی من
منیش مناڵم پێ بوو حەزم ناکرد کچەکەم ئەو شتە ببینێ نەمەزانی چی لێکم بەریدەم بڕۆم بە هەر حاڵ ڕۆیشتم گوتم کاکە ئەو چۆن تۆ بەچینێکەوە دەست لە ئافرەت بەرزەکەیتەوە عیب ناکەی کاکە بڕۆ ژوورەوە بۆ خاتری خوا هیچیان نەگوتووە کاکە هیچە ئەسڵن تۆ بڕۆ ئێمە هیچ کلە یەکمان نییە بڕۆ تێر قسەی کرد و نای بە شوێنی منەوە ئێویست منیش بگرێت لە منیش بدا ئیتر حرەسەکان هاتن کۆبوونەوە و لێیاندا ئەمجار لە حرەسەکان تووڕە بوو ئێگوت ئێوە لەسەر ئافرەتێک خەریکن لە من ئەدەن بەخوای لەو ئیشە دەرتانەکەم چیەکەم بە هەر حاڵ مۆزوعەکە ئەوەیە کە نەتەنیا خەتاکە لە ئەو بوو داوای لێبوردنی نەکرد هیچ قسەی ناشرینی کرد دەستی بەرزەو کرد لە ئافرەتێک ئەو هەموو خەڵکە حەقیان بە خوشکەکەی منەدایان و ئێمە بە چاوی خۆمان بینیمان بەڵام ئەو هەر لەسەر قسەی خۆی بوو زۆر قسەی ناشرینی کرد کە ئێرە شوێنی نییە هەر بیڵێمی دەستخۆش ئەگەر حاڵەتێکی وە لە وڵاتێکی پێشکەوتووە ڕووبات چی ڕوو چێ بێگومان لێپرسینەوە لە شوفێرەکە دەکرێت ئیجازەی تەکسیەکەی لێ دەستێنرێتەوە و هەروەها دەچێتە محکەمەش ئەو کاتی لە کوردستان ئەگەر شتێکی وە ڕووبات کاک دەرونەگەری جازە بدەی بۆی من تۆزێک بە تەفسیل باسی ئەم سیستەمە تازە بکەم کە ئێستا خەریکە بۆ کوردستان دێت چه ئەیکەم سیستەمە تازێتەوە بۆم ڕوون دوو کۆمپانیای گەورە لە کوردستانە بەڵە بە هاوکاری لە هەموو دنیاوایە لە ئەوروپایە مۆڵەتدان و جادەوبان و شتانە عایدی حکوومەتە هەموو شتە کۆمپانیایکە بۆ ئاگاداری جەناش کاکە خۆی شۆفێر لە بەریتانیا تەکسیەکان وا دانراوە شوشێک لە بینی سایق و سەرنشین کونێکی بچووکی تایە بەس بۆ کارت و پارەیە بۆی قسە نەکەن ئەمە خۆی بۆتە حەزارەتێک ئێستا لە وڵاتێکی وەکو فنلەندایە لە وڵاتێکی وەکو فنلەندا ئەوەی کاکە باسی کرد لە بەریتانیا شێوازی مۆڵەتدان چۆنە ئێمە لە هەموو ئەوروپای زانین بەڵام ئەمە چۆن حەلەکرێ ئەمە وا حەلەکرێ ئەم شۆفێرانی تەکسی یاخود شێوازی مۆڵەتەکە گۆڕانکاریکی جۆهری بەسەرابێ ئەویش لە ڕێگەی کۆمەڵێک کۆمپانیا ئێمە ئەوەی کە خاتون باسی کرد خۆشبەختانە لە کوردستان نەبووتە دیاردە ئەم ڕووداوانە هەن بەڵام چۆن کۆنتترۆڵەکرێ لە ڕێگەی ئەپلیکیشنەوە لە ڕێگەی ناخت وەگەر ئەگەر ئامارێکت پێ لە کوردستان باسی ئامارمان بۆ زۆر شت بەڵام ئەیبینی لە هەرێمی کوردستان ئافرەتم دیان هاوکار و هاوپیشان هەیە هەراسانکردنی ژنە لەلایەن شوفێرانەوە یعنی دیاردێ لە ئێستا حاڵەت نییە ئێمە کاک دەروون بە داتای عیلمی قسە بکەین بکەین بڵێن لە کوردستانەوە ئەوەی کە جەناب داماژە داتا عیلمەکەی تۆ چیەکەوانیە ئێسم پێدەڵم منەڵم ئەم شتە هەیە بەس نەوەتە دیاردە شۆفێری تاکسی تۆ بڵێ بەسەری کە بێدەنگی خانمان وای کردووە کە ئەم شتە دیزە بەدەرخۆ نەبکرێت با من پێت بڵم حەلی مۆزوعەت چۆن هەموو خانمان هەموو خەڵکێک ئێستا مۆبایلێکی ئایفۆن و مۆدل بەرزی پێ لە هەموو دنیای لە هەولێرە ئێستا دووسێ کۆمپانیا هەن ناویشان ناهێنم کە بە ئەپلیکیشن توانای داوای تەکسی بکەیت کە تۆ داوای تەکسیەکەی ئۆتۆماتیکیان ڕسمی سایق تەکسیەکە داتای سایق تەکسیەکەت بۆ دێت کە داشە بەزی ئەڵێ لە شارە گەورەکان ئەڵێ ڕایتینی خۆت لەسەر سایق تەکسیەکە بڵێ ئەڵێ سایق تەکسیەکە باش بوو خراپ بوو بۆچی باش بوو بۆچی خراپ بوو ئەوێتە راپۆرت ئێمە وەکو کۆمپانیا ئەم راپۆرتەمان هەیە هەموو مانگێک هەڵسەنگاند و دەستخۆشی بۆ سایقەکانەکە ڕاستەکەی هاوڕاتم بەشێکی خانم بۆچی ئەپلیکیشن بەکارنێن ئەڵێ سەریعترین خێراترین با بڵین تۆمەتباری شۆفێری تەکسیکە لە گیراوە لە هەولێر سەرنشینەکەی خانمێکی بیانی بووە بەڵێ لە تەکسیەکە تەحەڕوشی پێکراوە لەگەڵ دابەزیوە ڕیکۆردی ناو تەکسیەکەی کردووە بە مۆبایلەکەی داش بەزیوە ڕسمێکی تەکسیەکەی گرتووە پۆلیسی هەولێر لە 8 ساعاتە تۆمەتبارەکەیان گرت و بەڵگەشی پێبوو بەڵام خانمی کورد بۆ شەرم لە مەشەکە کاک دەروون آخر یەک شت هەیە بامە تۆزێک واقعی بین لەو بابەتە ئەوە پێوەستە بە هۆشیاری ئەوانە خۆ هەموو ئافرەتێکی ئێمە هۆشیار نییە ئەی بەتەمەنە کەسی من باسم لەوە کرد خۆ هەر گەنج ڕوبەڕووی تەحەڕوش هەراسان یاخود تەحەڕوش نابێتەوە بەتەمەنیشمان ڕوبەڕووی ئەمە ئابێتەوە باشە من ڕەنگە ئەوەندە بە پەلە 10,000 کە سواری تەکسیە بم هۆشم لەسەر ئەوە نەبێت کە ڕیکۆردی موبایلەکەم بکەم ئەوە یەک دووەم ئەمەی ئەم برادەرێ باسەکە ئەمەر لە شارە گەورەکان وجودی ڕەنگە هەبێتن ئەو ئەپلیکیشن و ئەوانێکەوە دادرێتن باشە بەڵام لە شارە بچووکەکان ئێستا بۆن منە من لە سۆران دانیشم لە بچووکان تەکسیەکە ناسیتەوە تەکسی باشتر ناسیتەوە کێشەکەی ئەوە نییە بۆن من ئێستا من لە سۆران دانیشم ئەسڵان ژماری تەکسی کە ئەوە ڕێکاری ئیداری کرا ئەویشان زۆر کەمە سیارەی شخصی تەکسیە لەوێ سیارەی شخصی تەکسیە ئەی ڕێکاری ئەوە چییە خۆ خەڵکێکمان هەیە وعی هەیە هۆشیاری ئەوەی هەیە بەڵام ئایا پرسیارەکە ئەوەیە هەموو کەس ئەو ئاستە هۆشیاری هەیە بتوانی ڕیکۆرد بکە دوای ئایا هەموو خەڵکێک ئەم موبایلە سمارتەی پێە ئەوە پرسیارەکەی ئایا هەمومان ئەومان بابەتی تۆ شەر ئەوە ئاگرێتەوە ینی کاکە ئەم میلەتەش خەریکی چی بێ ئاوی نییە بیر لێە کارەبای نییە بێ خۆی مۆلی دەبکڕێ
لە تەکسیا تەحەڕوشی پێکرێ بێ خۆی تەسبیری پەیوەندیداریشی چیە بەڕاستیگەرم هەموو ئەرگە لەسەر خۆمان بێ بیرم چوە ئەو قسەم تاواکەم یەک لە حاڵەتەکانی تر کە لە توێژینەوەکان سەلمێنراوە باس کراوە ئەگەر بێت و من تووشی هەراسانیش ببمەوە و تووشی تەحەڕوشیش ببمەوە لە ناو تەکسیا چ دیکۆمنتێک هەیە وانە چ بەڵگە هەیەکەوە من بچم بەیانی بۆ پۆلیس بیسەلمێنم وەک جەنابەتکەوە باست کرد ئەو مەزلوم و زڵم لێکراوەیەکەوە باست کرد ئایا چێ خەتاباری لەبەرەوەی کامێرانە لە ناو تەکسی وەسایلی پێشکەوتومان نییە باشە منش خۆم ناتوانم وەک باسم کرد لەوانەیە هەندێک کاتە من زۆر ڕەپەلە بم لەوانەیە کەسێکی بەتەمەن لەوانەیە موبایلێکی سمارتم پێ نەبێ و لەوانەیە لەو کاتی عەقڵم بەوە نەشێتن ئایا ئاسی هۆشارێکەش لێرە دەورە بینیتن باشە ناتوانم ئەو بکەم بەپێی توێژینەوەکان هاتووە ئەڵێ بەشێکی ئەو توێژینەوەکەوە لە تەڕابلوس باسم کرد ئەڵێ بەشێک لەو ئافرەتانێک کەوا ڕەتفعلیان هەیە بۆ خاوەنی شوفێرەکە ڕاستە و خۆ چی کردووە سەوتی تەسجیلەکەی تەکسی بەرز کردوتەوە بۆ کە ئەو کەسە هاوارە کە تەحەڕوشی پێکران هەراسانەکرێ بۆی خەڵک گوێی لێ نەبێتن بۆی تۆمەتباری بکاتن ئەخر ئەوەشمان هەیە قڕی چۆ بکەین بەسەرمانە مامۆستا وڵا قڕ ناکەین بەسەرمانە ئاو شەنگەکەین بەسەرمانە و ئەگەر پەرۆزرا لە ئاسی بەرپرسیاریەتیا بێ ئەم کێشانە دروست نابێ دەستخۆش با بێمە خزمەتی ئێوە و فەرمون ئەوە با مامۆستا قسە بکە حەزەکە بەس بە کورتی چکە تۆ پێشتریش دەمەوێت جوابێک بۆ ئەو خاتونە ئەو خاتونە دەرێ فۆبیام هەیە نازانم چیم هەیە ئەو شتانم هەیە هەموو سایاق تەکسێ خراپ نییە هیچ سایاق تەکسێکیش لۆی نییە قسە لەگە ئافرەت بکە تا ئافرەتەکە خۆی قسە لەگەنینەکە یعنی ئەمر خۆم شۆفێرم بۆم نییە تەمەشایەکەم ئافرەت هەیە عەسەبی هەزار قسەشت پێ دەرێ بۆ نییە دوایش باسی ئەو کارتەی کرد ئەمە کارتمان هەیە هەموو معلوماتمان هەیە ئێستا ناو سیارەکەم ئەو کارتەی لێ درراوەگە کامیرە تەسویرەکە ئەو کارتە بەس تۆ عادی بزانم هەموو سیارەکان هەیتر پێوەی نییە هەموو معلوماتمان لە لای حکوومەتە ئەوەی گواستنەوەی لە دەرکەکەش دراوە ئەو کۆدەیە بدە ئاسایش بە 2 دقە سیارەکە نییە باشانی تۆڵی خەتای ئافرەتانە نەخێر ئەمن نارم خەتای ئافرەتە سایاقی خراپیشمان هەیە بەس ئافرەتی خراپیشمان هەیە لەگەڵ ڕێزم ڕاستە یعنی هەمووی هەر خراپ نییە ئەو خاتونە هەمووی بە خراپ لە قەڵم دەدا باشە ئەمە نەکەین بە نمونونەکە کە ئێستا ئەم تەکسیە کووە تخوا سیارەکەی من چ کامێرایەک لەسەر کاکە ئەم تەکسیە ئێستا ئەمە هەر زۆر سۆفتیشە بەس کاک دەروون بەعزێ تاکسی ئەڵی دوکانی کەمالیاتە کاکە 6,000 بوو 50,000 تاکسی سەرێکێ بەشتا ئەم وەرەقەی پێوەیە خۆ ئەوە پێنجێ بۆ جام ڕەشکردن ینی تەسبیحی هەڵواسیوە 50,000 تەکسی هەیە لەو 50,000 تەکسی سا خراپ هەرە بێ ئێوە نیە ئێستا ڕقەمی زۆر 50,000 لەو 50,000 شۆفێری تەکسی خراپە بێ یعنی لە ماڵێکە خراپێک هەیە باشە تۆ تا مایکەکە گوێزیتەوە بۆ مامۆسا ئەم فەوزایە لە ئەوروپا هەیە کاک دەروونجیان ئەو فەوزایە نییە ئەوە بە پێی یاسا هەموو شتێکی زیاد لە ناو تەکسیا غەرامە سزا درێ لێرەش نییە لێرە پێی یاسا وەکو ئەوروپا مەسەلەن تەنها لەزگەیەکە لە جامی کە ئەو سیارە بناسرێتەوە تەکسیە یەک لە دواوە هەیە یەک لە پێشەوە هەیە تەنها ئەوە هەیە ئەو شتانە نیە ئێستا بۆ بدەبینم بەو سیارە بێت ئەو برادرش تازە باسی من بە نمونەیە نایەوە ئەمە باشە ئەم تەکسیانێرە ماشەڵامیان ڕێک و پێکەن بەس تەکسیە سوارە بێڵی دوکانی کەمالیاتە ئەو برادرە تازە باسی ئەو کۆدەی کرد یانی دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی گواستنەوە دەکەم کە کۆدی دانایە بۆ هەموو شوفێرەکان بەڵام بەداخەوە چەند تەکسی لێرە وەستاوە ئەوانی پشتی بالیفی هەموو لایان کردیتەوە بە پێی یاسا دەبێ پێیوە بێ وڵام پێوەی نییە با پیا و ڕازگۆ بێ بەڵام باە بە جددی بە پێی یاسا لە خۆشیان قوربانی جان بڵند دڵدار لە پەیمانگای تایبەتی تەکنیکی ئایندا لە بەشی کارژێڕی یاسا ئەرێ پرسیارێکمان هەیە ئەو بەڕێزە دەرێ 50,000 تاکسیمان هەیە باشە کوردستان هەرێمی کوردستان پێویستی بۆ هەموو تاکسی هەیە 95,000 زیاترە 95,000 باشە ئەو هەموو تاکسیە لەسەر جادەکان هەیە تقریبن لە سیارە خصوصیەکان زیاتر تا چاو حکوم دەکار تەکسی دەبینی زۆر بەشیان دوو ئیشیان هەیە زۆربیان دوو ئیش و سێ ئیشیان هەیە بەڵێ دومیان ئەمە دەڵێن حکوومەت کەم تەرخەمە لە زانیاریەکانی شوفێران ئەم بەڕێزە کۆمپانیای هەیە ئێوە پێوەرتان چییە بۆی کە بیکەنە ئەندام لە کۆمپانیاکەتان بیکەن بە شۆفێر بیکەنە بە شۆفێر لە
لە کۆمپانیەکەی جەنابتان مەبەستی ئەوەیە پشتی سەری ئەگەر بخوێنمەوە گەر هەروەکو حکومەتن یان باشترن یان چی وڵا گەری جازەی من بدەیت من ئەو کەسانەی کە دێنە لای ئێمە ئەبێ مۆڵەتی تەکسیان هەبێ ئێمە ناتوانین هەندێک تەداخلاتی حکومەت بکەین ئەجی ناتوانین سەرلەبەری سیستەمەکە گۆڕانکاری تیا باشە تۆ ئێستا بە ڕاشکاوی پێم بڵێ سیستەمەکەیەوە لە حکومەت باشترە یەکێکیش لەوش ئێستا من عرضەکە میترۆ بێ خەڵک بڕیاردا یەکێکیش لەو شتانە بێ پەنجەمۆرمان بۆ بهێنێ کە بە مادەی ئابڕوبەر سزا نەدرابێ دوو ئەو کەسی کابێتە ئەندام حەوت ڕۆژ لای ئەمە تێستە سێ هەر کەسێک بە ئەپلیکیشن داوای تەکسی بکە ئەتوانێت ڕایتی بکە بەڵام سایقەت چاک بوو خراپ بوو لەسەر ئەساسی ئەو کەسە ئێمە ئەو کەسە یا لای خۆمان فەسڵەکەین یا لایانی پەیوەندیدار ئاگدارەکەینەوە باشەوە ئێوەکو کۆمپانیاگەکەن حکومەت ناتوانێت بیکە ئەوە بێ لە حکومەت بپرسی چوار ئێمە لە پشتی هەموو شۆفێرێکا QR کۆدێکماندانەوە کەسکانیەکەی تەبعاً تەکسەکانی هەمووی ئینتەرنێتی تایە سیمکارتی فریمانداوە بە سایق تەکسی QR کۆدەکە سکانەکەی ناوی سایق تەکسەکەی تایە ڕقەمەکەی کەی بۆ بە ئەندام هەموو شتێکی تایە معلوماتی تایە باشە خانم جان دەرون ببوورە دیاردە چیتکە شێرەری سایق تەکسەکانی پێش دەوایری حکومیەکان و یان پێش کۆمپانیەکان وەی لێ هاتووە تیجارەتی پێ دەکەن ینی کە دەچێت پێش دایرێک فسفۆری داناوە سایق تەکسی دوای خۆی هاوڕێەکەی دەرچووە دەیبێتەوە شوێنە ینی شوێنت لێ دەگرێتن کورە دەستیانە ڕایانی بەشێک لە شۆفێری تەکسیەکان بەشێک بە ئەمە تەعمیم واست بۆ دەکات لە دایرەکان باش ئەو شتەش حەزەکەم ئەو خانمە بەڕێزانە قسەم بۆ بکە معاناتی تەنیشتێ مامۆسا قسە ناکەن باشە کەستان قسە ناکەن دێ مامۆساش ئەم خانمەش قسە ناکە مشکلن دێڵە فەرمو بێرە دەست ئەو پیاوە بەڕێزە کاکە دەرونجان وڵای زۆر بەداخەوە بۆ ئەوانەی کە لێوێ دێرێنە ناسام دوژمنمانن یان چ بە شێوازەشی زۆر ناشرین باسمان دەکەن بۆچی نەنا ئەو ئافرەتە ینی هیچ شتێکم دێ نەدیت کە بڵم دەست خۆش بی ئێمە دەستخۆشی لە باشەکانەکەین ئیدانەی خراپەکانەکەی کاک دەروون سیستەممان نییە جان سیستەممان نییە باش ئەو برا باسەوەی دەکات دەری ئەو کارتێکە لە پشت سیارەکانە ئەم نەفەرمە گرتێ دەرێ کاک فرانکەسکووی دەرمە تو چی کاکە دەرم کو زای نامەوەیە دەری کاکەوەتە ناوە هەمووش دوا لێرە هەیە ئجاقی چێکە چۆنێ بێ کاک دەروون سیستەمەکەمان سەقەتە باشە ئێستا و ئافرەتە باسی شتەی دەکات دەڵێ سایق تەکسی وایە باشە هەموو کۆدمان هەیە ئێمە ئەتوانی ڤیددیۆیەک بگری باش کەسمان هەیە کاک دەروون جان کۆتا ئەوم بێ کەسمان هەیە ئاسایشە مرورە باشە معاشی ملیۆنێک ملیۆنە کونیوە ئەوە تەواوە باشە ئەم کرێت چیمە هەیەنی ئەو سارەم هەیە ئەوی شەی دەکەم باش ئەمەتی سیستم باشە معقولە قانون نییە ینی لە برێوی خصوصیە بکرێتێت تەکسیەکەکرێ ئەو کاتە ئەو کاتە ئیشەکە لە تۆ شەگرێ ینی ئەگەر تۆ لە ڕۆژێکا 20,000 پیاکەی لەو حاڵەتا تۆ لە ڕۆژێک 8,000 پیاکەی کە تۆ ئیش عسلێکە و ئەوەیە ئەو مەعاشخۆری شەملیۆنێکی شێ اینجاواکە دەستخۆش قسێکی تەواو بەڕێبەتی هاتوچۆ وەزیر هەم لێرکوانە وڵی قوربانجان قوربان بە قودرەتی قادرۆ بەرنمەکەی تریشتم بۆ بەرنمەی ئێمە ئیشیان هەیە بەداخەوە یعنی ئەب نازانم چ ئیشێک زەڕورترێ لەوەی کە نزیکی 100,000 تەکسی هەیە لە کوردستان ئێستا بەرپرسێکی حکومی لێرە بواە وەڵامێکی جدیە وایە بەڵام بە قودرەتی قادری تر ئیشیانێ باشە مەشغوڵن جان بە کوردی سەرەتا دەستخۆشی لە بەرنمەکەت دەکەم بەس ئەو ئافرەتە زۆر تەشکیری بەمە کرد کاک دەروون ئەگەر ئەتوو کەس مەزەلەن کچەک سواری تەکسیە بیونیا سواری تەکسیەکە بیتن ئەگەر بەخۆی مردبی بەخۆی لە زەلامەشی پیاوتر بیتن هیچ کوڕێک ناتانی تەماشای بکاتە دەقوڕی کوێ بکە بەسەری ئازانەکە تەواوە ئەوە یعنی زۆر ئەوەی بەمە کرد دەستخۆش ئێمە باسی دیاردەکەکەین بەگشتی و ئەمەش هۆکارە بۆی کە ئێمە بەردامەمان لەسەر کردووە جان کاک دەروون ئێستا مەسەلەن هەموو ئەو برا بەڕێزە نازانم کۆمپانیایی چی هەیە باسی ئەوەی کرد کە 95,000 تاکسیمۆنە لێرەوە باشە ئێستا تەماشا بکە کامیراکان هەموو بووینە کۆمپانیا ئێستا ئەو لەزگە ساڵانە نازانم 20,000 25,000 بووینی دەکەنەوە ئێستا هەر لەسەر ئەو کۆمپانیا بۆ کۆمپانیایك پێ هەستیتن کە ئەوەی ئەو مەسروفای لەو کۆمبیرانە تیژڕەوانە کردی ئەم هەندە زیاد کردینە ئێستا کۆمپانیایك پێ هەستیت ئەو کۆمبیران لەناو سیارەکان دانێت بەس ئەو هەندە بۆڕقورسیای نەختە سەر ملی سۆق تاکسی هەموو شتەکان بۆ سۆق تاکسیەکان بۆ هاوڵاتی فەقیر نەبیتن بۆ حکومەتی شاوکاری زۆر دەسەکانی خۆش کاک دەروون ئیجازە بە قسەیەخیر تۆزێک پێما بێ برادران تۆزێک تەزیق بوون بە قسەکانێ تۆزێک نازۆر طبعاً ئەمن ئافرەتم و ئەمیش سواری تەکسیە بم
و جەنابیان شوفێرن ئێمە هیچ کاتێک ناڵین هەمووی شوفێر هەرگیز شتێک نییە بە ناوی هەموو بەگشتی قسە بکەین بە مطلقی قسە بکەین بەڵام حقیقەتێک هەیە زۆرینەی ئەو هایە ئەوە ڕاستیەکانە کەمینەیەکی ڕەنگە زۆر باش بیت خۆشمان نەبێ بەرنامەمان لەسەر ناکرێ و ئەو ئەڵێ باشەکان بانش خۆیان کاک دەروون من ئافرەتم ئەمر قوربانیمە و ئەمن هەز بە معاناتە کاکەم جەنابەت پیاوی کۆمەڵگەی کوردی کۆمەلگایەکە پیاو سالارە نێر سالارە نامەوێت هجم کەمە سەر پیاو چونکە خۆم بابم هەیە برام هەیە کەسم هەیە بەڵام یەک حقیقەت هەیە کۆمەڵگەی کوردی کۆمەلگایەکە پیاو سالارە نێر سالارە هەر کاتێک کە ژن هاتە دەرێ یەکسەر هجوومە وەک یەکێک لە ئێوەی بەڕێز کە ئەڵێ ئەگەر ئافرەتە خۆی مرد نەبێ هیچ کەس تەماشای ناکە جارێت تۆ چوزانی یاخوا من یاخۆت مردم یان نامردم تۆ چوزانی ئەخلاقی من چۆنە تۆ چوزانی ڕەوشی من چۆنە تا بڕیان لەسەر من زۆر کورد مامۆستا حەزەکەم ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ بکەم بە ئەو براشفێرانە شەر هەمویان کورد نزیکە بڵێ یاسای هاسۆ دیاردەیەکی شارستانیە بۆ پاراستنی ژیانی سەرجەم هاوڵاتیانە لە گۆی زەویدا بۆ پاراستنی ئابووری هەر هەموو تاکەیەکە دا لەبەرەوە ئومێدەوارم سەرجەم شوفێرەکان و بە تایبەتی ئەم کوڕەگەنجانە کە تەکسین پابند بن بە یاساکانی هاسۆ دەستخۆش دو قسەم بۆ ئێماڵێن ئێمە وەکو کۆمپانیاکی خۆمان شۆفێری ئافرەتیشمان هەیە ئەو شتە ڕەنگە هەندێک جار بە پێچوانە شڕاستدا بۆیە توانین بڵێن قوربانی تەنها ئافرەت نییە لەمەیە باشترین شت دەوێت هاوڵاتیان ڕوو لە بەکارهێنانی ئەپلیکیشن بکەن بۆ سەلامەتی خۆیان بۆ سەلامەتی شۆفێرەکان بۆ پێویستە تەواوی یاساکان گۆڕانکاری قسە هیوادارم وەزارەتی گواستنەوە گەیاندن بتوانن لاسای وڵاتانی پێشکەوتوو بکەنەوە کە ئەوانچیان کردووە بۆ سەرنشینان چەند سەلامەتن هەروە بۆ سایاقەکانیش قوربانە بم زۆر سپاس ئەم بابەتە لەبەرەوەی بابەتی ڕۆژی هەر هەمومانە هەر لەم بەرنمەیەشە لەم چەند خولەکەی کە ئێمان بەرنمەیەمانتە دروست کرد ئەگەر دقت بن جۆرێک لە دووبەرەی دروست بوو و ئەم دووبەرەیە و ئەم زاڵم و مەزلومەی کە لە شۆفێرەکان ئەڵێن زاڵمەکان سەرنشینەکانە و ئەگەر ئەخلاقیان تیا بێ ئێمەش ناتوانین وا بکەین و سەرنشینەکانیش ئەڵێن شۆفێرەکانە لە بینی ئەما بێ یاسا هەبێت لە بینی ئەما بێت تەکنەلۆژیا و دنیای مۆدێرنا ئیشی خۆی بکات کە زۆر ئاسانە من ئەڵێم کە هیوادارم ئەم قسەم وانە بێت سەدان ئیشی حکوومەت هەیە کە ڕۆژانە خەڵکەیکە ئەگەر ئێمە جادەیەکی دووسایدی ڕێکوپێکمان هەبێت من کە شۆفێرێک بە تەنیشتما بە خۆڵەکە ڕوا شەڕی مرورەکە منیکەم دەسەوێخەی مرورەکە و قانون منیکەم یعنی بە هەزاران هۆکار هەیە بۆی کە ئێمە ڕۆژانە بچین بە گشتێکە ئەمە یەکێکە لەو هۆکارانە من ئەوەی کە ئەکرێ و ئەوەی کە ئاسانە بە سەرنشینەکان ئەڵێم بە شۆفێری تاکسیەکانی شەڵێم ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بڕوا و کەس لە کەسمان نەپرسێتەوە نەر لە سەرنشینە لە تاکسی وەرن با تەکنەلۆژیا بەکار بێنین ئەو خانمەی کە لە ناو تاکسیاتە هەڕوشی پێکرێ با مۆبایلەکەی لە بریەوەی کە 5 دقە سناپ بکە سناپی ئەو ڕووداوە بکە کە لەگەڵ شۆفێری تەکسیەکات و شێبێ بۆی کە هەموو شۆفێرێکی تەکسی نەبێتە قوربانی و بە پێچوانشەوە ئەو شۆفێری تەکسی لەلایەن سەرنشینەکانیەوە تا هەڕوشی پێکرێ بە هەمان شێوە خۆی ئەوە بکە و خۆتان حکومەتی خۆتان بن هیوادارم شتێکمان کرد بێخوا حافیز